دیاردەی گۆشەگیری و دوورکەوتنەوە لە کۆمەڵگا بە شێوەیەکی بەرچاو لە زیادبووندایە. ڕۆژنامەیەکی جیهانی لەو بارەوە هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت تەنیایی و دابڕان لە کۆمەڵگا بووەتە پەتایەکی بربڵاو. فاینانشال تایمزی بەریتانی کە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی تایبەت بە کاروباری ئابووری و بازرگانیە و هەموو بەیانیەک لە لەندنی پایتەختی بەریتانیا و 24 شاری دیکەی جیهاندا بڵاو دەبێتەوە هۆشداری داوە لە بڵاوبوونەوەی پەتای تەنیایی و دابڕانی کۆمەڵایەتی. ڕۆژنامەکە جەخت دەکاتەوە کە مەترسیەکانی ژیان بە تەنیا لە زیادبووندان. بە پێیامارێک کە ڕۆژنامەکە بڵاوی کردوێتەوە ڕێژەی ئەو گەنجانەی بەدەست تەنیاییەوە دەناڵێنن بە تەمەنەکانیشی تێپەڕاندووە. ڕۆژنامەکە چەند زانیارێکی بڵاو کردوێتەوە کە بەپێی ئەو زانیاریانە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ژماری ئەو گەنجانی بە دیاریکراوی ژیانی تەنیاییان هەڵبژاردووە و هیچ خێزان و خزمێکی نزیکیان نییە کە بتوانێت لە ژیانیدا پشتیان پێ ببەستێت ڕوویان لە زیادبوون کردووە. تەنیایی و دوورە پەرێزی کۆمەڵایەتی چەندین زیان و کاردانەوەی نەرێنی بە دوای خۆیدا دەهێنێت. هەروەها کاریگەری لەسەر تەندروستی دەرونی و جەستەیش دەبێت. ئەو گەنجانەی بە تەنیا دەژین زیاتر بەرەو هەڵسو و کەوتە خراپەکان دەچن و ڕەفتاری نامۆیان تێدا دەردەکەوێت. لەوانەش دەست بردن بۆ کێشانی جگەرە و پەیڕەوکردنی سیستمی خۆراکی ناتەندروست. بەپێی توێژینەوەکانیش ئەو کەسانی بە تەنیا دەژین زیاتر ڕوبەڕووی بەرزبوونەوەی فشاری خوێن و لاوازبوونی سیستمی بەرگری جەستە دەبنەوە. شارەزایانی زانستی دەروونناسیش باس لەوە دەکەن کە هەستکردنی خەڵکی بە تەنیایی و دابڕان لە کۆمەڵگا خاوەنەکەی بەرەو گومانبردن و شەڕەنگێزی دەبات. ئەمەش بە زیان بە سەرەندامانی دیکەی کۆمەڵگادا دەشکێتەوە. بۆیە ڕێنمونی خەڵک بە تایبەت گەنجان دەکەن کە دوور بکەونەوە لە ژیانی تەنیایی و تێکەڵ ببنەوە بە ژیانی خێزان و کۆمەڵگاکەیان کە ئەوە باشترین و تەندروستترین ژیانە بۆ خۆیان و دەوروبەرەکەیان.